من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. ئەسڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لێبێت بینەرانی بەڕێز و خێرخوازانی خۆشەویست. هاتوین پێتان بڵێین کاتێک ئێوەی خێرخواز و بەخشندا دڵتان ناڕەحەت و دڵتان تەنگە بێت یاخۆت ئەبەخشن بەبێ ئەوەی خەڵکانێکی هەژار و منداڵی بێباوک بناسن بەربوومی هاوکاری و کۆمەچی و دڵتەنگەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست بریتە لە دڵخۆشکردنی منداڵانی بێباوک و هەژارەکان لە هەرێمی کوردستان. ئەگەرچی لە سەرەتای هەر بەرنامەیەک کۆمەڵێک ناڕەحەتی و خەم و خەفەتمان تووشە بێت، بەڵام چەند مانگێک دوای ئێوەی خێرخواز و بەخشندا هاوکاری و کومەچەکانتان ئاراستەی دەستگای بەخشین دەکەن، هەمومان بەیەکەوە ئەم جارە بە پێکەنین و بەخەندەوە پێشوازی لە منداڵانی بێباوک و هەژار و نەدارەکان دەکەین لە هەرێمی کوردستان کە چۆن تا دوێنێ ژیانیان لە نەهامەتی و ناڕەحەتی و ناخۆشی بەڕێ کرد. بەڵام ئمڕۆ بە هاوکاری و کۆمەچی و دەستبارەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست ژیانێکی خۆشگوزەران ڕویان تێکات. ئمڕۆ بەرنامەی بەخشین لە دەڤەری بادینانەوە ئەوێ پێتان بڵێت هاوکاری و کۆمەچی و دەستبارەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست ئەمە خەرمانبەرەکەتانە کە لە ماڵێکی بێباوکی خانوویەکی زۆر ناخۆش ژیانیان بەسەر دەبرد، بەڵام ئمڕۆ لەم خانووەدا شەوڕۆژ بەڕێەکەن و کە حەوت منداڵی چاوگەشی بێنازی بچووک لەم خانووەدا ئێستا دەژین. بەڵام ئەگەر لەبیرتان بێت حەوت مانگبەر لە ئێستا سەردانی دەڤەری بادینانمان کرد، ئەم حەوت منداڵە چاوگەشە بێنازە لە خانوویەکی بچووکی زۆر ناخۆش پڕ لە نەهامەتی ژیانیان بەسەر دەبرد. بابزانین کاتێک ئێوەی خێرخواز و بەخشندە ئەبەخشن چۆن خەرمانبەرەکەتان دێتە بەرهەم و ئەبێتە هاوکار و هاودەمی هەژاران و نەداران و منداڵانی بێباوک. چەند ساتێک لەگەڵمانە. بمنطقەی کەلەکچینە منطقەی بادینی و باوکیانیش عەمر خودای کردگەیە 2 ساڵە تەقریبان و ڕاتمانیش نییە و زڵاممان نییە و هیچ زمان نییە، 7 یەتیمیش بەدەستمەوەیە و حەز دەکەم یارمەتیمان بدەن. و مشکلی ئەم خانووەتان چییە؟ مشکلەی خانیەمان ئاو بە خانیمان تێتە خوارێت جیازم بە جلک و تشتادا پۆشیگە ئاو تێ بە بانیەوە تێ بە دیوار تێتە خوار لەولا دەرەزی بردگە لە خانی تر، یعنی ژیانمان نییە، نیوی مانگت تەڕ دەبێت حەوژمان یان ئەو شکلە نییە بێژم زلی چێکە ڕاخەم غەرادێکە ڕاخەم ڕۆژمان نییە، ئەمە گدە بکە نسرم و ئاو ژیانی گەلێ نەخۆش دەبین بەسەر، یعنی نیوینمان تەڕ دەبێت کومبارمان تەڕ دەبێت هەمی کامل تەڕ دەبێت، جێمانیش نییە تشتێکە ڕاخەین غەرادێکە ڕاخەین گەلێ ژیانمان نەخۆش. برا لە بیداوە حەوژمان هەمی دلۆپەی دەکرد، هەمی وەزعمان نەخۆش بی گەلێ خراپی، یعنی نیوی مانگت تەڕ دەبی. ئێستا بۆمان حەوشەکەیان چاکردگە خانیەکەیان چاکردگە، خوددا خێرتان بنووسێت، ئەوەی خێر خۆشی کردگە ناوی زۆر مەمنونتانین لە بەلای دنیا، خوددا ستر و سلامەتتان بکات، خوددا ژیانمان ئێستا گەلێ خۆش بگە. حەوشەکە زۆر جوان چاکریاگە و دڵندە یەتیمان خۆش کردگە و زۆر مەمنونتانم و هەتایە بە خوددا لە چاکەتان ئەبەد دەرناچم و 7 یەتیم بێ باوک دڵیانگە خۆش بی و زۆر ئێستا ژیانیان خۆش بی، یعنی باش بی، جێمان نەخۆش بی، ئێستا زۆر دڵمان خۆش. ئەرێ لە برام گەلێ دڵمان خۆش بی بە خودای، جێمان فرەبی، جێمان خۆش بی بیاد و تابق، یعنی ژیانمان زۆر خۆش بی ئێستا، منداڵەکانمان هەمی دڵیان خۆش بی، ئێمە دڵمان خۆش بی، ئەوەڵ گەلێ دلۆپەداتە خواری و گەلێ نەخۆش بی ژیانمان و نیوینمان تەڕ دەبی و جێمان نەبی و جێمان تەنگ بی و ئێستا زۆر زۆر خۆش بیگە بە خودای، زۆر مەمنونتانین، خوددا خێرتان بنووسێ بە خودای.
ئێستا زۆر خۆش بیگە غەرادەکان تشتەکان هەمی زدید بیگەوە هەمی خۆش بیگە خاوین بیگەوە زۆر زۆر مەمنونتانین خدا خێرتان بنووسێت خوای وێژێ زۆر خۆشە زۆر دڵمان خۆشە زۆر خاوین بیگەوە زۆر جوان بیگە گەلێک کەیفیانە زۆر دڵیان خۆش. بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على خير خلق محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا إلى يوم الدين. أما بعد سرتا دمي دەستخۆشی لە ستافی بەرنامەی بەخشین بکەم کە سەردانی ئێمەیان کرد لە دەڤەری بادینان لە ناحیەی کەرەکچی پێش 7 مانگ پێش ئێستا سەردانی ماڵێک هەژاریان کرد و بڕیاریان لەسەر ئەوەدا کە بۆیان خانیەکەی کۆن بوو خانیەکەی پێش 7 مانگە دیتان بە چاو خوتان و هەمومان لێرە کۆ ببینەوە لەو ماڵەکە کۆن بوو زۆر بە غەمباری کۆ ببینەوە و لەبەر ئەوەی خانوویان خانوویەکی زۆر ناخۆش و جێگەی مەعیشەت و گوزەرانی تێدا نەبوو کە ئەوان ستافی بەخشین بەرنامەی خێرخوازی بەخشین بڕیارن لەسەردا بۆیان خانیەک تەواو بکەن. ئێستا الحەمدوللا بە کەیف و خۆشی و دڵخۆشیکی گەوراوە ئێمە و خاوەن ماڵەکە و منداڵە هەتیوەکان و دایکی بەڕێزیان هەموو پێکەوە لەگەڵ ستافی بەرنامە زۆر بە دڵخۆشی و ئەمڕۆ افتتاحی ما خانووەکەمان کرد و هاتین بۆ خانووەکە. ئێستا ئێمە بەرنامەکە لە خانووەکە دەکەین زۆر بە دڵخۆشەوە. لێرەوە پەیامم بۆ خێرخوازان ئەوانەی کە خێریان کە بەخشیان لە پێناو خوا خوددا تەعالە لە قورئانی پیرۆز باسییان دەکا وأقرضوا الله قرضا حسنا وما تقدموا لأنفسكم من خير تجدوه عند الله. دەفەرمێ رب العالمین ئێوە قەرز بە خوددا بدەن. قەرز بە خوددادان چییە؟ قەرز بە خوددادان ئەوەیە تۆ ببەخشی ئەو ماڵی خوا پێتیداوە ببەخشی لە پێناو خوا ببەخشی بەچی ببەخشی بەو کەسەی کە شایانیتی وەک ئێستا کە ئەمن ئەو ئاەتە لێرە دەبێنەوە تەطبیق بوو لەم بەرنامەیە تەطبیق و لە بەرنامەی بەخشین و لە دەستگەی خێرخوازی بەخشین هەر کەسێکە دەستی یارمەتی درێژ کردەوە بۆ بەرنامەی بەخشین دڵنیا بێتن ئەم ئاەتە پیرۆزە دەیگرێتەوە کە خوددا تەعالە لە فەرمانی رب العالمین جێبەجێ کردەوە چونکە فەرمانە رب العالمین پێ دەکا وأقرضوا الله قرضا حسنا. ئێوە قەرضی حەسەن بە خوددا یعنی قەرضی حەسەن چییە؟ بە قەرز بدەن بەخوا یعنی ببەخشن. ئێستا دەستگەی خێرخوازی بەخشین ئەوە دەگرێتەوە کە ئێوە یارمەتی خەڵکی هەژار دەدەن کە یارمەتی دەستگەی خێرخوازی بەخشین دەدەن ئەوەیە کە بە قەرز داتانە بە خودداوە خوددا تەعالە فەرمێ وما تقدموا من خير تجدوه عند الله. هەر یعنی ئەوە لێرە ئاماژەم پێکرد جاری پێشوش یەکەم جار کە یەک ڕوبعێک بێن نێژی کەمە بەڵکو بەو ئەوەیە ويربي الصدقات يمحق الله الربا ويربي الصدقات.
ئەو ڕوبع خوددا تەعالا پێغەمبەر سڵسڵ دەفەرمێ یەک لە تەخورمایە خوددا تەعالا وای لێ دەکات دەکاتە چای ئوحود بۆت بۆیە ڕوبعی تو هزاری ئەوەی تر و وەرەقەی ئەوەی تر و دەوەرەقەی ئەوەی تر خانوویەکی دووقاتی جوانی خەنجیلانەی خۆش کە هەر حەز دەکەی لە ناوی دانیشی ئێستا بۆ ئەم مناڵەیەتیوانە ئەوە لە ناحەیەک لە ناحەیەکی ترەوە پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام دەفەرمێ من و ئەو کەسانەی کە یەتی و بەخێو دەکەین کە هاتەینی ئەوان لە ڕۆژ قیامەت لەگەڵ پێغەمبەر دەبێ عەلەیهی سەڵات وسەلام و فەرمودەی زۆرمانەیە لەسەر ئەوانەی کە خەڵکانێک دڵخۆش دەکەن بە تایبەتی منداڵی هەتی و دڵخۆش دەکا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی الإحسان بالتەمام ئەوە ئیحسانێکی تەمامە خانوویان بۆ دانا ڕایخی ناو ماڵ هەمووی لەگەڵ تەخمی قەنەپە لەگەڵ کەوانتر لەگەڵ ئۆڤن لەگەڵ گیسکی کارەبا لەگەڵ سەلاجە و هەر پێداویستی ناوماڵ نەمایە هەر هەمویان لۆ کردیە بە تەنها ئەوەندە ئەمڕۆ هاتن لە ناو خانیەکەی خۆیان بە دڵخۆشی ژیانێکی خۆش دەست پێ بکەنەوە دڵنیا بن خوا ژیانێکی خۆشتان بە قسمەت دەکات لە دنیا و لە قیامەت چونکە ئێوە دلی بەندەکانی خواتان خۆش کرد خوددا تەعالا پاداشتی یەکەیەکەتان بداتەوە هەر کەسێک بە یەک و شەیەک هەر کەسێک بە یەک بلۆکێک یارمەتی دا خێرخواز هەبوو بلۆکی هینە هەبوو ڕملی هینە هەبوو یارمەتی هینە هەبوو بە پارەی خۆی هەبوو بە قسەی خۆی خوددا داواکارم لە خودای گەورە ئەوەی بە یەک و شەش بەشداری لەم بینایە کردووە خوددا تەعالا ئەجر و پاداشتێکی زۆری دنیا و قیامەتی بدا پێ ئەوانەی کە ماڵ و دارایی خۆیانە بەخشن بە شەو و بە ڕۆژ بە پەنهانی و بە ئاشکرا ئەوانە هەر پاداشتیان لای پەروەردگاریانە و هیچ ترسێکیان نییە لە داهاتوودا و ئەوانە خەفەتبار نابن بۆ ڕابردوو غەرازی ناوماڵ چیتان هەیە چیتان پێویستە ناوماڵ هەموو تشتمان پێویستە و ناوماڵیش وەڵا کەوەڵتەر مەتبەخمان نییە تشتمان هەمی کەونن و قەدی من و نەبی بکڕێن ڕاستی بە خودا کومباریش خێر عالەمە و هاینای گیان کومبار مەتبەخم خێر عالەمە کەوەڵتەر مەتبەخم نییە تش ناقوسانم گەلێک هەیە ڕاستی ئەگای ناوماڵی ژانەی ناقوسانە بۆم بکەن ئەرێوەلە پێشتر هەمی کەونک بی خێر عالەم بی دەهات بۆمان هەمی کەونک بی و هەمی ئەیە بیویستە هەمی کومبار و کەوەنتەر و سندق و نوین و گەکریاگە بەتەنی و غەرات کامل کریاگە پێشتر وانەبی ئێستا زۆر دڵمان خۆش سەلاجە بۆمان کڕیاگە کەوەنتەر کومبار دۆشاک بالیف ئەیانە هەمی بۆمان کڕیاگە قەنەپە هەمی ناومالی کامل بۆمان کریاگە خوددا خێریان بنووسێ ئەوەی هاوکاریمانی کردگە ئەوەی هاریمانی کردگە خێر خۆی کردگە ناوی خوددا خێری بنووسێت زۆر مەمنونیانم دڵ ئەیندا یەتیمەیان خۆش کرد دڵمانیان خۆش کرد حەوشەکەیان خاوین کردەوە بۆمان چاک کردەوە زۆر زۆر مەمنونم خوددا لە بەلای دنیا ستریان بکات خوددا بێ بەلایان بکات زۆر مەمنونین دڵمان زۆر خۆشە ئێستا ئەرکم باشتر بیگە حەوشەکە زیت کریاگەوە و خۆش کریاگە و ناومالی کریاگە و غەرات کریاگە و کەوەنتەر و غەسالە و کامل بۆم کریاگە و کومبار و ئێستا دڵمان خۆشترە و باشترین و ئەیندا یەتیمەش با دڵیان خۆش بی و ئێستا باشترین خوددا خێر بەرنامەی بەخشین بنووسێت حەوشەکە بۆمان کردی ژیانە دوو تابق و مەعاشێکیانیش بۆمان بڕیگەوە و غەرات ناومالیان بۆمان کردگە خوددا خێریان بنووسێ ئیشەڵڵا زۆر مەمنونیانین هەمی تشت بۆمان کریاگە دڵ ئەیندا یەتیمە خۆش کریاگە زۆر زۆر مەمنونیانم خوددا خێریان بنووسێ ئیشەڵڵا
الرحمن الرحیم سوپاس بۆخوا کە هەستاین بە خێرێکی زۆر گەورە و عەظیم کە لە ناحەی کەلەکی لە بادینان خۆم سەرپەرشتی کەلەکی دەکەم بەری چەند ماوەیەکە چەند مانگێکە هەستاین ئەو دادەیە هاتە سەردانمان کە بۆی خەکە خانووکەی بچووکە و ئەرزەکەی بچووکە و ناڕێکە و دلۆپە و شتیوا دەکە ژیانیان زۆر ناخۆش بوو ناو ئەو خانووە. ئەلحەمدولیلا ئێمەش هەستاین دەستگای خێرخوازی بەخشین بەردەڕەشمان ئاگادار کردەوە، فۆرمێکمان لۆ پڕ کرد و تەماشامان کرد، لە ژنێکمان هێنا تەماشای کرد کە تەماشای کرد وەزعیان زۆر ناخۆشە. سوپاس بۆخوا دوایەوە کە بەرنامەی بەخشین بڕیارەکەیدا هەستیامان بخۆم سەرپەرشتیەکەم کرد، هەستیامان کە خانووەکەمان خراپ کرد و دەستمان پێکرد لە بیدایەتەکەوە. سوپاس بۆخوا هەبوو لەڕێ بلۆک و ڕەمل و شتیوە هاوکاری کردی، سوپاس بۆخوا، سوپاس بۆوان کە ئەو خێری خۆیان کە تێکرد بۆ ئەو مناڵە چاوگەشەکان، ئەو حەوت یەتیمە هەر هەمووی گچکەنە، کەس نییە سەرپەرشتی وەکە، نە معاشێکیانەیە نە تشتێکیانەیە. ئەلحەمدولیلا هەستامان کە بیدایە دەستمان پێ کرد، بەڵام عەرزەکە بچووک بوو، هەستامان کردمانە 2 تابق، بۆیە کردمان 2 تابق 85 مەتەربی نەدەکرا 1 تابقی بیکردن، هەستامان کردمان 2 تابق. سوپاس بۆخوا و سوپاس بۆ خێرخوازان کە هەر کەسێکە کە دینارێکی دابێت هەر تشتێکی دابێت زۆر بە ئامانەتێکی گەورە جێبەجێ کرایە، دینار بە دینار لەو خانیە سەرفمان کردووە. کەستان سوپاس بۆ خێرخوازانێکی شەبوو کە ئەو قەنەفەکەی لە هەولێرەوە بۆمان بەڕێ کرد بۆ ناوماڵیەوە. ستامان ناوماڵیەوەش بە هەمووی بە کاملی مکامل بە قەنەفە و بە هەر شتێکە هەمومان بۆی کڕی ئەلحەمدولیلا. سوپاس بۆخوا دوای کە خانووکەمان تەواو کرد هەستاین بڕیارماندا ناومالیان نەبوو هیچیان نەبی، هەستامان ڕۆشتمان هەولێر لۆی کە فەرشەمان کڕی و هەستامان تاخم کەونتەرمان لۆی کڕی، سەلاجەمان کڕی و ئەشای کەمالی هەمی تشت دۆشک و کامل و کەمال بۆی کڕیمان لۆ ماڵەکانی. سوپاس بۆخوا پارێک زۆر شتێک بەس ئەلحەمدولیلا لە جل و بەرگ و شەم هەموو بۆی کڕیمان. ئێستا واکە تەواو بووە لە گێسک و کەهرەبا و لە فڕنی و شتیوامان هەموو بە تەواتی کڕیە. ئەو کەسش کە خێری خۆی تێکرد دینار بە دینار ئەو پارێتان کردیتەنە ئەو خانیە. زۆر سوپاسی خێرخوازانی بەرنامەی بەخشین دەکەین کە بە هەستانی خانوویکی ئەوە جوان و ڕێک و پێک هەستیامان بۆ 7 پەپۆلەی چاوگەشەکانمان ڕێخستیە کە ڕێک لە 2 تابقە، ئەو 2 تابقەش کارزەکەی بچووک بەڵام 2 تابقێک ڕێکمان ئەو کردێت. سوپاس بۆخوا ئەلحەمدولیلا. بە ناوی خۆی گەورە و میهرەبان، دەستگای خێرخوازی بەخشین وەک پیشەی هەمیشەیی بەردەوامی خۆی لە خزمەتی تەواوی خەڵکی هەرێمی کوردستاندا بووە لە هەموو چین و توێژەکان. دیارە ئەمڕۆ ئێمە وەکو دەستگای خێرخوازی بەخشین سەردانی دەڤەری بادینانمان کردووە و لە ناحیەی کەلەکچی ئەمڕۆکە خانوویەک کە بڕیار درابوو لە دەستگای خێرخوازی بەخشین بۆ 7 مناڵی بێباوک دروست بکەین. سوپاس بۆ خۆی پەروەردگار. دوای چەند مانگێک ئێمە توانیمان خانوویەک بۆ خانەوادەیەکی بێباوک کە سەرپەرشتیاری 7 مناڵی بێباوک دەکرد ئەمڕۆکە تەواومان کرد و تەسلیممان بەو خانەوادەیە کرد و جگە لە دروستکردنی خانووەکە هەروەها ئێمە ناوماڵی تاوامان بۆ داناو و هەروەها بڕینەوەی موچەیەکیش بۆ مناڵەکان لە ئێستادا لەلایەن خێرخوازانەوە. بۆیە لێرەوە وەکو دەستگای خێرخوازی بەخشین دەمەوێت بڵێم سوپاسی تەواوی هەموو خێرخوازانە دەکەم لە هەموو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان و هەروەها لە هەموو ئەو شوێنانێک کە هاوکارمان بوون
بۆ تەواوکردنی ئەم خانووەیە بۆ بەحەم مناڵی چاوگەشی جوان و ئێمە سوپاسیان دەکەین خی پەروەردگار پاداشتیان بداتەوە وەکو لە ڕابردوو دەستگای خێرخوازی بەخشین زیاتر لە 135 خانی دروست کردو بۆ مناڵانی بێباک و خاوەن پێداویستی تایبەت ئەم خانوەش وەکو خانەکانی تر خانەوادەیەکی تر توانرا ڕزگار بکرێت لەلایەن ئێوەی خێرخوازەوە دووبارە سوپاس بۆ هەموو لایەک و سوپاسی ئەو خێرخوازانە دەکەین کە لەم خانوە بەشدار بوون هەم لە هاوکاری و هەم لە پێداویستی لە بلۆک و چیمەتە و شیش و هەر پێداویستێک لە خانوەکەی بۆی تەواوی بکەین و واروها لە کەلوپەلی ناوماڵ و واروها لە برنەوەی موچە بۆ مناڵانی بێباوک سوپاسان دەکەین خی پەروەردگار پاداشتان بداتەوە هیوادارین بەردەوام بن لەگەڵمان بۆ ئێوەی بەخشین بەردەوام بێت. زۆر جار لە مامۆستایانی ئاینی گوێمان لێ بووە لە دێر زەمانەوە کاتێکە کەسێکە دەستی میهرەبانی بەسەرسەری منداڵێکی بێ باوکدادێنێت ئەو تاڵەموانەی کە بەردەست دەکەون هەموو ئەبێ بە خێر و سەدەقە و چاکە بۆت لەبەرەوەی دڵی منداڵێکی بێ باوکت خۆش کردووە دەستی میهرەبانی بەسەریا هێناوە ئەی کاتێک کە تۆی خێرخواز و بەخشندە بەشداریت کردووە لە دروستکردنی خانوویەکی بەم چەشنە بۆ حەوت منداڵی چاوگەشی بێناس ئەبێت خێر و پاداشتێکتان بۆ خۆتان چنی بێتەوە و ئەبێت تا چەند دڵی ئەم منداڵانتان خۆش کرد بێت خۆتان بینیتان بە خەندەکانیان وەڵامی ئێوەی خێرخوازیان دایەوە کە سوپاس و پێزانین بوو کە دڵی ئەوانتان خۆش کردووە هەمیشە جێگای شانازیە لە هەرێمی کوردستان ئێوەی خێرخواز و بەخشندە هەر جارە و ڕوئەکەنە ماڵێکی هەژار یاخود بێ باوک دڵخۆشیان دەکەن و بەختەوەریان دەکەن بۆی ئێمە لە دەستگای خێرخوازی بەخشینەوە سوپاس و پێزانینمان بۆ هەموو ئەو بەڕێزانێکەوە هاوکارمانن بۆ تەواوی پرۆژەکانمان لە سەرجەم شار و شارچکەکانی هەرێمی کوردستان ئێمە ڕۆژوەک بینیتان لە دەڤەری بادینان ئەم خانوە دووقاتتان پێشکەشی حەوت منداڵی چاوگەشی بێناس کرد بۆی پێتان ئەڵێین ببەخشن تا بەخشین بەردەوام بێت. بەخشین نەوای بێکەسان
بە ناوی خی گەورە و میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویست سڵاوی خی گەورەتان لێبێت لە چوارچێوەی پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین نووسینگەی کەرکک ماوەی چەند ڕۆژێکە خولێکی دوورمانی بۆ ژمارەیەک ئافرەتی سنووری کەرکک کردوتەوە ئەمڕۆ کۆتا ڕۆژی خولەکەی و لەو خولەدا ژمارەیەکی فێرخواز فێری دوورمانکردن بوون. سەرەتا دەستخۆشی لێوەکەم دەستخۆشی لە مامۆستا ئاراز دەکەم بەبێ ماندوو بوون دەستخۆشی لەو دوو خوشکە بە ڕێزاکەم ماوەی ئەم دە ڕۆژە بەڕاستی زانیاریە باشلیان فێر بووین هەمووک دوورمان هەمووک بڕین دەستخۆشی لە خێرخوازانەکەم بە بەخشینی ئەو مەکینانە بۆ ئێمە دەستیان خۆش بێت وەڵی دوورمانی سادە فێر بووین یعنم زۆرشمان زووتمان لێ وەرگرت ئەوەی فکری بداتێ زۆر زوو فێرە بێن بەڵام سوودمان لێ وەرگرت بە پێویست فێر بووین وەڵی خۆی ئەگەر بکرێت لە کەرکووکە خولێکی تایبەتی بکرێتەوە بە بەردەوام هەبێ نەک هەر بۆ بێوە ژنان و مناڵی بێ باوک بۆ هەموو ئافرەتێ ئەم خولانە زۆر زۆر باشە لەبەرەوەی هەم بتوانین خەیاتێکی خۆشمان بکەین هەر باشترە لەوەی کە جلی بەری بۆ خەیات و لە خوای گەورە بە زیاد فێر هەموو شتێ بوومان فێر جل کوردیە جل دەرەوەیە دەستداشەی ناوماڵەقات مناڵە ئەلحەمدوللا لە سایی خوای گەورەوە خێر و خێرخوازانە بنووسێ فێر زۆر شت بوومان و ئیسفادەی زۆرشمان لێ کرد ئەلحەمدوللا وەڵی پێویستە خێرخوازەکان تریش هەر ئاوا بن و یارمەتی خەڵک هەژار بدەن و لە پرۆژەکان بەردەوام بن و ئیتر خوا سەرکەوتویان کاو ئینشەڵڵا ئەبێ بەردەوام بی لەسەری ئەبێ بەردەوام بی هەوڵ بدەی نابێ دابنشی تەدریسە چنینە دوورمانە هەمووی ئەگەر هەوڵ نەدەی هیچی سفادە ناکەی بەخشین وەڵڵاهی سوودێ زۆرمان لێبینی بەڕاستی کە هینوامانتیا بوو ئەسڵن نەیەتوانی مەقەسەکە بەدەستەوە بگرێ بەڵام ستە سوودێ زۆر زۆر لە بڕینەوە لە دوورینەوە لە هەموو شتێکەوە یعنی ئەتوانین هەموو شتێک بدورین ئەبێ بەردەوام بین لەسەر ئەو خەیاتی و لەسەر ئەو دوورینە و لەسەر بڕین و ئەوانەی کە فێر بووین لێ زیاتر هەین بکەین زیاتریش فێر ئەوی دەستڕاتێ لەسەر ئەوە بەڕاستی وەڵڵاهی ئەتوانین فێر هەموو جۆرەکان بین ئاروەڵای سوودێ زۆرمان لێبینی و دەستخۆشی زۆر لە مامۆستا شەونمەکەین و خوا ئەدر و پاداشتی مامۆستا باتەوە ئێمەش ماندوو بوو لەگەڵمانە بەڕاستی مامۆستا شەونم زۆر ماندوو بوو لەگەڵمانە هەڵێ زۆریدا لەگەڵمانە سووری نەبوو.
خوا بەزیاد زۆر باش بن مامۆستاکانی زۆر جوانیانکردی مێشکمانەوە زۆر سپاسیان دەکەم زۆر سپاسی و ئەو برادەرانەتان دەکەم کە یارمەتیتانی داوە لەخوا بەزیاد بن باشین زۆر باشین زۆر جوان یعنی پێم تێمانەنەگەیان لە شتەکەی کە بڕینەکە دوورانەکە بە جوانیان کرد مێشکمانەوە دەستیانش خۆش بێ بە هەردوو مامۆستاکان وڵا سوتمان زۆر لێ بینە و زۆر سپاسیانەکەین مامۆستاکان ماندوو بوون لەگەڵمان و دەستخۆشیەکەین و بێگومان پێویستە بەردەوام بین لەمە و دوا و ئەوان یارمەتی ئێمەیاندا و زۆر سپاسی خێرخوازان ئەەکەین و بەڕاستی یارمەتیان داین و زۆر سپاس وادارم ئەوان بەردەوام چکە ئەمە ئیتر ئیواخوازین بەردەوام بین ئەوانش بەردەوام زۆر باشترە بێگومان پێویستە بەردەوام بین بەردەوام بوونمان فێر بوون بەڵام ئەوان زۆر یارمەتیماندا زۆر هەوڵیان لەگەڵماندا بەڕاستی فێر بوویمان سپاسیانەکەین خێرخوازان مامۆستاکان بێگومان بەردەوام بوون. ئەم خولە بۆ ماوەی 10 ڕۆژ بەردەوام بوو تاقیم بۆ نزیکەی 24 ژن بەشداریان لەم خولە کردووە ئەو ئافرەتانیکەوە بەشداریان خولە کردووە منداڵی بێباوکیانەیە ئەم خولە سوودێکی زۆری هەیە بۆ ئەوان ڕاستە مودەکەی زۆر کەمە هیوادارین لە مستەقبەلەکە دەوری وا بکرێتەوە مودەکەی زیاتر بێ بۆی زیاتر فێر ببن بۆی ئەرچێک سەرشانی ئەو خانمانە کە منداڵ یەتیمیان یەکەمەوە بێ ئەم بتوانن بژێویەکی ژیانی خۆیان پێ دەرکەن مەسروفێکی کەمتر لەسەر شانیان کەمەوە بێ. لەم خولە ئەمە 10 ڕۆژە حەسەب ڕۆژەکان نەخشتەمان بۆ ئەنداناوە کە چەند ڕۆژ فێر دوورمانی ماکسی بوونا جلی کوردی فێر بوونا لەوە هەروەها جۆرەکانی ئازیە بۆ دەرەوە جۆری تەنورەی بۆ جلی دەرەوەش فێر بوونا جۆری دوورمانەکەی زەحمەت نییە بەس ڕاستیەکەوتە سەر جۆری مەکینەکان. دیارە لە درێژەی کار و چالاکیەکانی دەستگای خێرخوازی بەخشین ئەمڕۆک و نووسنگەی کەرکووکی بەخشین بەشی بێباوکان هەڵساین بە کۆتایی پێهێنانی خولێک کە لە ماوەی 10 ڕۆژە 25 ئافرەتی خاوەن منداڵی بێباوک بەشدار بوون لەم خولە دیارە ئەلحەمدوللە وەکو خۆیان لە چاوپێکەوتنەکانە بینیتان ئەلحەمدوللە ئیسادەی زۆر باشیان کردووە سواز بۆ خوای ساکە ئەگەر جل بۆ خەڵکیش نەدورن بەڵام ئەتوانن لە ماڵەوە پێداویستی خۆیان جلوبەرگی مناڵی خۆیان بدورن دیارە ئێمە لە کۆتایی دەورەکەیشە ئەو مەکینانەی کە لە بەردەستیان بووە پێی فێر بوون وەکو دیارەک لە کۆتایی خولەکەی پێیان ئەدرێ وەڵاهی ئێمە ئینشاءڵڵا ئەگەر خەڵکانی خێرخواز کە داما وەکو قەڵایش قایم لە پشتی ئێمەوە بوونە بۆ بەرەو پێشبردننی کار و چالاکیەکانمان تاوەکو خەڵکی خێرخواز هاوکاری ئێمە بن ئێمە لەم جۆرە ئیشانە ئینشاءڵڵا بەردەوامە بین ئینشاءڵڵا هەوڵ دەدەین کاری باشتریش بکەین وا پشتیوان بێ و پێم خۆشە لێرێشەوە دەستخۆشی و زۆر ڕێز و سوپاسم هەیە بۆ ئەو دوو مامۆستا بەڕێزەی کە ئەو لەگەڵ ئەم خوشکانەیە ماندوو بوون و هەر لێرێشەوە سوپاس و پێزانینم هەیە بۆ دەستگای نووری ڕۆشنبیری لقی کەرکووکی حکمە دیارە هەڵسان ئەم بۆ ماوەی ئەم چەند ڕۆژە ئەم چەند هەفتەیە ئەم هۆڵیان بەبێ مقابلدا ئێمە لێرە و دەستخۆشییان لەکەین خوای گەورە پاداشیان داتەوە خوای گەورە پاداش ئەو کەسانە بداتەوە ئەگەر بە دوعایەکی خێر یان بە هەڵنانێک کە پاڵپشت بوون لە پشتیەمە کە سواز وەخوا ئەتوانیمان ئەم خولە بە سەرکەوتووی کۆتایی پێبێنین لێرەوە من دەستخۆشی لە خێرخوازەکانەکەم خوای گەورە پاداشیان داتەوە خوای گەورە موفقیان کە خوای گەورە سفرۆخانە هەر پڕ بکە ئینشاءڵڵا. خولەکەی بەشی بێباوکان لە نووسنگەی کەرکووکی دەستگای خێرخوازی بەخشین ماوەی 10 ڕۆژی خایاندووە و 25 خۆشک لەو خولە بەشدار بوون و فێری دوورمانکردن کراون. لە دوای خولەکەش ئەو مەکینانەی کە کاریان پێ کردووە وەکو خەڵات دەدرێ بەو کەسانەی کە لێرە فێرخواز بوون. ئەو فێرخوازانە داوا دەکەن ئەو خولانە بەردەوام بێت بۆی ئەوەی کە فێری بوون جارێکی دیکە بیریان نەچێتەوە و فێری شتی باشتر بن لە بابەتی دوورمانکردن. تا دەرفەتێکی تر بەخواتان دەسوێرین خواتان لەگەڵ. بەخشین
خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 1970 961 13 1970 961 1950 723 25 55. من ناوم تارق مەجیدە دانیشتووی فەیلەخم لە کەرکووک هەردوو کلیم لەدەست داوە چوومە سەردانی ئێرانم کردووە سەردانی سلێمانی دکتۆرەکانی سلێمانیم کردووە داوا لە خێرخوازانەکەم داوا لە برای مسلمانانەکەم هاوکاریم بکەن و زۆر مەمنونیانم لەبەرەوەی توانای پارەی عیلاج و میلاج و ئەمەلیاتم نییە من داوا لەو برا مسلمانانەکەم هاوکاریم بکەن بەڵێ ئارەوەڵا برای مسلمانان زۆر هاوکاریمی کردووە عیلاجیان مەم کڕیەوە بردمیانەتە دکتۆر بەڵێ هاوکاریمیان کردووە. پێمە لە دەستگای خێرخوازی بەخشینەوە بە هاوکاری خێرخوازان بڕی 1,500,000مان بۆ هێناوی بەشێک لەو دەرمان و چارەسەرەی کە پێویستە بۆ ئەوی چارەسەری پێ بکەی پێی بکڕی و دوعای خێر بۆ کەسانەش بکە کە لە ڕێ ئێمە ئەم پارەیان بۆ جەن ئینشەڵڵا جێگایان بەهەشتە بێ و ماڵیان ئاوا بێ ماڵ ئێوەش ئاوا بێ ڕەبی زۆر مەمنونتانم. ناوم وەلید عەلی مەولودا خەرچی هەولێرم ئێستا دانیشتی سلێمانی مەلەکەنەکەەوە دادەنیشم ئەوە 4 ساڵە خوای گەورە ئەو نەخۆشەی بەسەر کردیمەوە الحەمدلله 8 سەرخێزانین ئەوە 4 ساڵە 4 ساڵ ئەو نەخۆشەم هەیە نەخۆشێت پەنجەی کۆڵۆنە بەرێ 8 عەمەلیات کراوم 8 عەمەلیات کراوم بەس لێرە چارەسەر نییە لە سلێمانی لە هیندستان هەیە لە هیندستان هەیە ئەو شێت پەنجەی کۆڵۆنە ناوەڵە الحەمدلله هەم نیمانە خانمان هەیە ئەوەڵایش الحەمدلله خەڵکی کەنەکەوە لە خوای بەزیادبی هاوکاریمان دەکەن بە هەم نەوعێک هاوکاریمان دەکەن الحەمدلله 12 دەرزی چیمیایم لێدراوە دەرزی چیمیاویەکان نێزیکەی هە دەرزی 380-400,000 تەکلیف دەکا هەر 2 هەفتە جارێک دەرزیەکەم هەیە دەرزی چیمیایی بەرێ عیلاجم هەیە عیلاج شەکرەم هەیە عیلاجی ژێر قاچمەوینم هەیە خوێنمەوینم هەیە دەرزی ژێر پێش دەم حەبم هەیە بەڵێ هەماوانە ڕۆژانە بەکاری دێنم خێزانەکە مۆزەفە لە ئەوەیە لە زانکۆی کاتب گوزارە لەوی ئیشتاک ئەو مەعاشی هەیە مەعاشی تەقریبەن 380,000 وەردەگریتن بە خۆشزاری 380,000 8 سەرخێزان پێی بەڕێوە ناچی بەخانی خۆشتی بەس مەستەر دەیوێ بەحەقەت وەڵڵاهی عیلاجەکانم دەوێتن تقریبەن 100,000 عیلاج دەچۆ بەس ئێستا دەرزی چیمیایی منیە کە دەرچیم هەبی تەبعەن گرانترا بارت قورستر دەبی چکە لەبەرەوەی نەخۆش ناتوانم شتێگرم لەبەر ئەوەی 2 جار زکم کرایتەوە ناتوانم شتی قورس لە 2 کیلۆ زیاتر پێم هەر ناگیرێ. کاگۆلی دێمە لە دەستگای بەخشینی خێرخوازیەوە بڕی 1 ملیۆن دینارمان وەکو هاوکاری بۆ بەڕێزت هێناوەکە لە هاوکاری خەڵکی خێرخواز و ئەو بەخشینانەیە کە دەدرێت بە دەستگاکەمان بۆ خەڵکانێکی وەکو بەڕێستان و بۆ خەڵکانێکی نەخۆش و خاوەن پێداویستی تایبەت جا بەو ئومێدەی کە بەڕێستان بتوانن بۆ ماوەیەک هەندێک عیلاجی بۆ خۆتان و گوزەرانی منداڵەکانتانی پێ بەڕێوە بەر بەخێر من یاخوان سەرچاوم زۆر سپاسی بەرنامەی بەخشین دەکەم زۆر سپاسی ئەو خەڵکانەش دەکەم بە حەقەت دەستی هاوکاری بۆ خەڵکی نەخۆش بە حەقەت دەستیان یارمەتیان دەدەن لەبەر زۆر سپاسیان دەکەین ئەو هاوکاریان زۆر سپاسیان دەکەم بەڕاستی خوا خێریان بنووسی یاخوا خوا نمونەیان زیادکە ئینشاءڵڵا لەبەر ئەوەی هەر ناکەوە دەرەوە بەس حد لەو بێژەوی ماڕ و منداڵ هەر باشترە یعنی بەوە عیلاج مانگانە عیلاجە چێش پێ دەکڕی بەتاکید. سەرەتا بە خێراتنتانەکەم من ناومیان حەمە سدیقە دانیشتووی گوندی کەنەکەوەی شاری سلێمانی و ژیانی هاوسەریم پێگەێناوە 2 مناڵم هەیە من نەخۆشیەکم هەبوو لە سەرما بوو گرێ بوو
ئێستا زۆر دڵم پڕە لەبەرەوەی دکتۆرەکان شوبهەی نەخۆشیێکی ترم لێەکەن نزیکی مانگێکە تر نازانم بوونی گرەیە جارێ دیار نییە تا چەندێک وایە ئیتر چاوەڕێی ئیشەڵا چاوەڕێی ئەوەم بزانم نەتیجە چی ئەبێت ئەم خانویان بۆ کڕیوین خێرخواز بۆی کڕیوین 7 مەترە هاوکاریان کردوین ماڵیان ئاوا پێ لەوە نەجاتیان ناوم پێشتر لە خانووی کابرایە کابووم کە بەبێ پارەی یابووی پێم لە گەڕەکی ئازادی بوو ئێستا ئەمەیان بۆ کڕی و ماڵیان ئاوا بێ و خێریان بنووسێ عیلاجی هەفتەیەکم هەبوو دکتۆر پێویتمەم عیلاجانە بخۆ بڵێم هی مانگێکم هەبوو دوای ئەوتی وەرەوە سەردانم کە ئەوەی ڕاستی بێ توانای ئەوەم نەبوو بڕۆم سەردانی دکتۆرێکی باش بکەم بەڵێ عیلاجیان بۆ داناوم لەبەرەوەی گرەکە هەڵمەیاتەوە من بورانەوەم هەیە ئەبورێمەوە ئەم دەستەم زیاد لە 700 ئەبێ ئیتر توانام نیە جاری وایە ئاوا بە زۆر بەرزی ئەەکەمەوە خوشکەمیان ئێمە لە دەستگای بەخشینی خێرخوازی بڕی 1 ملیۆن دیناری هاوکاریمان بۆ بەڕێستان هێناوە بۆ ئومێدەی کە بۆ ماوەیەک بتوانن بژێوی خۆتان و هەندێک پێداویستی و هەندێک عیلاجی پێ بکڕن تاکو خی پەروەردگار دەبیێکتان لێ بکاتەوە ئینشاڵڵا. دەست و چاوتان خۆش بە زۆ سپاسی کەناڵەکەتانەکەم زۆر مەمنونم هیوای بەختەوەریتان بۆ ئەخوازم زۆر سپاسی ئەو کەسانەژەکەم ئەوانی کە دەستی هاوکاری بۆ ئێمە درێژ ئەکەن خوای گەورە جەزای خێریان باتەوە ئینشاءڵڵا لە قیامەت پاداشتەکەی وەرەگرنەوە دڵنیا بن لە لای خوای گەورە ون نابێ باوەڕ بکەن هیچ توانام نەبوو سەردانی دکتۆرێکی پێ بکەم بڕوا بکەن زۆر دەمێکە ئەمێ بڕۆم سەردانی دکتۆرکەم توانام نەبووە خوای گەورە پاداشتان باتەوە ئینشاءڵڵا زۆر بە خێراتنتانەکەم مەمنونم. من ناوم عەزیز سەمین فەتاحە دانیشتووی گەڕێکی خاک سلێمانی دیوان ڕووخا بە سەرما 13 ساڵم و بۆ 14 ساڵ ڕۆکەوام لێ هاتووە من پشتم 5 فەقەرم شکاوە 1 و 2 و 3 و 4 و 5 فەقەرم شکاوە دوا ئەوتیان حەبلی شۆکێت قرتاوە 4 ساڵ 5 ساڵ بەدەستمە دیوانە کردم نان 5 بیان شەر بوو نازانم بە دەقیق لە دووە ئەوە خوار ڕەحمی پێکردم هەستم تێ هاتووە و ئەجوڵێ ئەوەی تر نەکاو بڵێ زۆر دەخوای گەورە بە زیاوێت لەو حاڵاتە هاتوومەتەوە حاڵاتە زۆر سپاسگوزاری خوام زۆری لێ بە زیاد بێت وەڵا ئەڕوا بۆ 100,000 مانگی 100,000 ئەوێ بەمە دەردوودەوە ئارە وەڵا لە ڕەمەزانە یاوە هاوکاری مەکەن زۆر باشی چم لەوە گاوە هاوکاری منە بێ بە چێژی دەستگای بەخشینی خێرخوازیەوە بڕی 1 ملیۆن دینارمان وەکو هاوکاری و بەڕێستان هێناوە لەو هاوکاری و بەخشینانەی خێرخوازان کە دەیبەخشن بە دەستگاکەمان ئێمەش بە ئەرکی خۆمان مامزانەوە کە خزمەتی چەندەهای وەکو بەڕێستان بکەین بۆ ئومێدی کە ئەم هاوکاری ئێمە ببێتە مایی بژێویتان بۆ ماوەیەک بۆ بتوانی بۆ ماوەیەک عیلاجەکانتی پێ بکڕین. هیمە زۆر سپاسگوزاری هاوکاریەک جەنابتانم نی بەخشین سپاسگوزاری ئەو خێرخوازانەشم کە ئەمەیانیان کردووە زۆر سپاسگوزاری ئەوانشم بخۆت سپاسیانەکەم ئەو پێغەمە هیدایەتی خێریان بەخوا زیاتریان باتێ کە یارمەتی هەزارەهای وەکو منەیە خوا قەرەبوویان بۆ بکاتەوە خوا جەزای خێریان باتەوە سپاسی بەخشینیەکەم کە یارمەتی هەموو عەزیەتیان کێشاوە هاتوون خوای گەورە سەرکەوتووتان کە یا ڕەبی خوای نمونەتان زیاو بێ ماڵی دەوڵەمەندەکانیش ئاوا بێ ئەم بەخشینە هیوادارم بەردەوام بێ من ناوم جەلال جەمال 4 ساڵ نەخۆشی مێ سێکار ماوسێ چارەسەریشم نییە ماڵە ناوە بێ وەکو بەخشین هاتوون هاوکاریان کردوم زۆر خوای گەورە لیان ڕازی بێ یا ڕەبی ماڵە ناوا بێ خوای نمونەیان زیاو بێ ئیتر 24 ساڵە کەیەچم بەخوا چی بکەم 9 ڕێزان و ئیشم نییە و موچەمان نییە هیچمان نییە
دانشی کۆسەی چەم گەڕێکێکە لە سلێمانی دانشی گوندی کۆسەی چەمی خی گەورە لێتان ڕازی بێ یا ڕەبی لا مالیەکەنەوە خۆ ماڵتان هاواکە یا ڕەبی نۆ سەرخێزانی ژێوی ژیانم بەس کرێکاری بەس کرێکاری ئاتا تەنان لە سندیکا هەویان بۆ کردوم کە بێ ئیش بوو بێکارم سندیکا چی بکەم هیچ ئیشێکمان نییە کرێکی و وەڵی ژا زەحمەتە زۆر زەحمەتە بەڕاستی خەڵک هاوکاریبانەکەن مسلمانان ماڵە ناوە بێ زۆر زۆر هاوکاریبانەکەن زۆر یعنی لە هەموو لایەنەکان و هاوکاریمانەکەن ئیستا ئەو دوو مناڵەمان ئەم مەکتەبی مەشخە و ماڵە ناوە بێ هاتوون خۆیان مەسرەپیان کردوون داخلیشان کردوون لە مەکتەب ئەو دوو مناڵەمان مدیری مەکتەبەکە لەگەڵ جێگرەکەی هەموو شتێکیان بۆ کردوون و داخلی مەکتەبیان کردوون ئا مەکتەبی مەشخەڵ نەبەخوای امکانێتم نییە بڵم دەزی و دەرمانی کیمیایی و یا عیادە بکەم یارم 50,000 100,000 نییە لەکوێ بێن ئیمکانێت نییە ئیشە نییە کارە نییە نۆ سەرخێزان کرێکی بی چی بکەی هەنیتر ژیانەکە قورسە بەڕاستی قورسە زۆر زۆرش قورسە حەج چارەسەر مەگەر لای خوایەتر لای خوای گەورە خوای گەورە یارمەتی ئێوەش بە کە لا مالیەکەنەوە ماڵتان ئاوا بێ خوای گەورە لێتان ڕازی بێ یا ڕەبی کاک جەلال ئێمە لە دەستگای بەخشینی خێرخوازیەوە بڕی 1 ملیۆن دینار هاوکاریمان بۆ بەڕێزت هێناوە بە ئومێدەی کە بۆ ماوەیەک بتوانی بژێوی ژیانی خۆت و خانەوادەکەتی پێداوین بکەیت خوای گەورە لێتان بەزیاو کە زۆر زەمەنونی بەرنامەی بەخشینم خوای گەورە یارمەتیتان بە یا ڕەبی خوای ماڵی دەوڵەمەکانیش ئاوا بێ یا ڕەبی زۆر مەمنونی من ئاراز محەممەد علی یعقوبم کاتی خۆی سایقیشی سایقی مەکرد ئیشی نانەوایش ئەەکەم لە 2013 لە قەدەرێکی خۆیە سیارە لێیام قاچم لەسەر شوێن شکا حەوزم تەقی تەواو بێتاقەت بووم ئیتر بەڕاستیەکەی خێرۆمەن و ئەملاولا چوومە خەستەخانەی تەواریەکە تا ئێستا 6 عەمەلیاتی بۆ کردووم ئیتر ئەو پلاتین لە قاچمایە هانێشم هێنا بۆ ئەم بەرنامەی بەخشینە خی گەورە جەزایان باتەوە و جەزای خێرخوازانیش باتەوە ئینشاءالله خاوەنی سێسەر خێزانم مناڵەکان مناڵن 6 ساڵ و 4 ساڵ و 5 مانگ جا لە 2013 شەوە بەڕاستی بێ ئیش بووم و کەم دەست بووم و دراوسەکانیش بە پێی توانە یارمەتی مێن و ئیتر ئەژین لە خوا بە زیابێ خی گەورە سەلامەتیان کە خی گەورە هەموو خێرۆمەنە سەلامەت کە ئیساوە قاچم پلاتینی تایە جا ئەوەی ڕاستەکەی بێ مەبلەغێ پارەی تێچێ لە دەستمان نییە پلاتینەکەی لێ دەرکەم و ئینشاءڵڵا بەرەو شیفا خی گەورە شیفا بە بە هەموو کەس ئینشاءڵڵا ئیتر ئینشاءڵڵا گەرەو مەبلەغا بێ پلاتینەکە لە قاچم دەرەکەم و چاوەڕێ ڕەحمەتی خی گەورە ئەەکەم ئینشاءڵڵا خی گەورە ئینشاءڵڵا پاداشتی هەموو خێرخوازانیش باتەوانێ جەزاهم الله خەیرا اللهم مزید وبارك خی گەورە بەرنامەی بەخشینیش ئینشاءڵڵا پێش خات بەهانەی کەسانێکی وەکو من و یا کەم دەستتر لە منیژە چن خی گەورە سەلامەتیان کە ئینشاءڵڵا بڕواتان هەبێ لەوە پێش محتاج نەبووم وەداویم نەکردو بەزی تر خی گەورە هێنایەتی بەسەرما تاقیبوونەوەیەکە اینجا زۆر زۆر سپاسی خەڵکی شەکەم خەڵکی خێرۆمەند دراوسەکانم بەرنامەی بەخشین ماڵێن ئاوا بێ چوون بەلایەنەوە خی گەورە سەلامەتیان کە هاتن بەهانامەوانێ خی گەورە ئەوەشی لەلای ئەوان دایانێت و ئەی بەخشێ خی گەورە ئەوانژی ئینشاءڵڵا سەلامەت کا و ڕوو لە خێریان کا و خی گەورە پاداشتی خێران باتەوە سپاسی هەموو لایەکەکەم ئینشاءڵڵا کاگەڕازێمە لە دەستگای بەخشینی خێرخوازیەوە بڕی 1 ملیۆنێک دینار هاوکاریمان بۆ بەڕێستان هێناوە کە هاوکاری خەڵکی خێرخواز و ئەو کەسانن کە بەخشین و سەدەقەکانیان نەگەێنە دەستگاکەی ئێمە جەزاکم الله خەیرن خی گەورە سەلامەتتان کە خی گەورە سەلامەتتان کە ڕوو لە خێرتان کە خوا پاداشتی خێرخوازانیش باتەوە خی گەورە بەرنامەی بەخشین
سەرکەوتوو کە ئینشاء الله ئەو کەسانەیش کە هاوکاری بەرنامەی بەخشینەکەن زۆر زۆر سپاسیانەکەم خوای گەورە پاداشتی خێرتان بێتەوە بەڕاستی لە کات و ساتی خۆیان هاتووە لە کات و ساتی خۆیان جەزاکم الله خێرن هەرەوە ناتوانم لە دەسەڵاتمایە جەزاکم الله خێرن. ناوم شاخەوان کەمالە لە دانیشتوویکانی سپیکە چاوم زەعیفە هیچ معاشێکم نییە و مانی 120,000 کرێخانوویم دەرامەتم نیە هیچم بۆ ناکرێ و لە هیچ شوێنێ وەرم ناگرن وەڵا بەڵێ مناڵم گیانێکم بەمەوەیە ئاوا تا خۆ دیارە چاوم ئێستا ئاوا کات چاوم هەرەوەڵە لەبەرەوەی چاوم تاوە نیە کەمێکیش عەسابم لەگەڵیا هەیە وەڵی ژیانمان چۆن ڕوا ئەگەر دوو پیاویەوە بێ یارمەتێکمان بایان نێت ئەجینا خێرەوەمە لەگەر بێ یارمەتێکمان بایان نێت ئێستاەوە هاتوون بۆ ئێرە پێخۆشحاڵم ئارەوەڵام مەمنونی ئەم خاوەن خانووەم کە بە سێمان بچوارمان لەسەر مەوەسێ بۆ کرێخانوەکە ئارەوەڵە ڕاچمەتە لای دکتۆر یانەوێ بچی چارەسەری خۆکەی لێزەری لێبەی جاوتم توانایەوەم نییە بچم لێزەری لێبم یانەوێ بچی بۆ دەرەوەی وڵات. کاک شاخەوانیمە لە دەستگای بەخشینی خێرخوازیەوە بەڵام 1 ملیۆن دینارمان وەکو هاوکاری بۆ بەڕێستانێناوە خێرێ بنووسێ کە ئەمە هاوکاریە لەلایەن خەڵکانێکی خێرخوازەوە کە دەینێرێ بۆ دەستگاکەمان بۆ ئومێدەی کە بتوانن گۆشەیەکی ژیانتان بۆ بگرێ یان سەرێکی کەمیش بێت بۆ خۆکەی دەستخۆشیتان لێکم بۆ کەناڵی بەخشین بۆ ئەو خەڵکانی کە هاوکاری خەڵکەکەن بۆ ئێوەی بەڕێز کاتونەتە ئێرە